سوور شەوقەداتەوە دڵێم چاوریش نەورۆزاتەوە. کۆمەڵانی پێکۆشەری خەڵکی کوردستان بنە ماڵەی سەربەرزی شەهیدان، دایک و باوکە بەڕێزەکان، لاوانی خۆشەویست، منداڵە ئازیزەکان، کچان و کوڕانی کوردەواری، نەورۆزتان پیرۆز و هەموو ساڵتان پڕ لە خۆشی و بەختەوەری. ئەم ساڵ لە کات و ساتێکدا بەرەو پیری نەورۆز دەچین کە مافیای دەسەڵاتدار لە ئێران کە مەرشکێنترین گرانی ئەم 40 ساڵە و بەرینترین و بێوێنەترین هەژاری و نەداری بەسەر هەموو ئێراندا سەپاندووە. نیزامی دەسەڵاتدار خەڵکی تووشی سەختترین بارودۆخی ئابووری کردووە کەچی خۆی هەر ڕۆژە و باسی دزی میلیاردەها دۆلاری یەکێک لە 1000 تاقم و دەستەکانی دەردەکەوێت. ئەو ڕژیمە نیەتی سەرەتاییترین بیمەی پزیشکی بۆ خەڵک دابین بکا و تەنانەت سندوقی بیمەی وڵاتیشی خاڵی کردووە، بەڵام هەیەتی بیکا بە موشک و بیدا بە حیزبۆڵڵا و میلیشیا چەکدارە ڕەنگا و ڕەنگەکانی لە ناوچەکە و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پێ ئاڵۆز و نائارام بکە. نیەتی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بوومە لەرزە لێدراوانی کرماشان دابین بکا و دووهەمین زستانیشیان لە بن چادر و چیخدا لێ بەسەر هات. بەڵام هەیەتی خەرجی مانۆڤری بەرفراوانی زەمینی و دەریایی یەک لە دوای یەک بدا بۆ چەسپاندنی خەونی ئیمپەراتۆری خوازی دەستدرێژی کارانەی خۆی. نیەتی هەقدەستی چەند مانگ دواکەوتووی کرێکارانی وڵاتەکەی بدا و میلیۆنها بنەماڵەی کرێکاری گەیاندۆتە ئاستی ڕووتی و ڕەجاڵی، بەڵام هەیەتی میلیارد لە بودجەی دیار و نادیاری سپای پاسداران و هێزە ئیتیلاعاتی و ئەمنیەتیەکانی زیاد بکە. هەیەتی سفرەی تاڵانی نەوت و ئابووری ئێران بە مفت و بەبێ ئەرک بخاتە بەردەستی ئاغازادە نەشیا و نەزانەکان، بەڵام نیەتی کارێکی ساکار و نەمرونەژی بۆ لاوان دابین بکا و تەنانەت ژیانی پڕ لە مەترسی کۆڵبەریش بە جوانانی کوردەوە ڕەوا نابینێ و بە ناوی یاساشچێن تەقەیان لێ دەکا. با لەم نەورۆزەدا چیری ئەو برینانە نەکولێنمەوە. مەبەستمەوەیە بڵێم کە ئەگەر ئەمساڵ بە پانایی هەموو کوردستان نەورۆزی شکۆدار و گەورە و گران دەگیرێت، لەبەر کەمتەرخەمی نییە، لەبەر بێئاگایی و گوێنەدانە ئێش و ئازارەکانی خەڵک نییە، بەڵکو ڕێک بۆ بەگژداچوونەوەی ئەو ڕەشی و نەهامەتیەیە، بۆ نیشاندانی ئیرادەی لەشکان نەهاتووی جەماوەرە لە هەمبەر هەموو ستەمکاری و دیکتاتۆریەک، بۆ دەرخستنی ئەو ڕاستیەیە کە خەڵکی کوردستان سەرەڕای هەموو زەبر و زەنگ و هەڕەشە و بگرە و بەردەیەک هەرگیز گوێڕاڕێڵی دەستور و بڕیاری ڕژیمی کۆماری ئیسلامی نین و ڕێوڕەسمەکانی نەورۆز دەکەنە شانۆیەکی گەورەی میلیۆنی بۆ چەسپاندنی یەکگرتوویی و هاوپشتی خۆیان. با نەورۆزی ئەو ساڵ لە هەمیشە گەرم و گورتر و بەرینتر بگرین بۆ ئەوەی بە هەموو دنیا نیشان بدەین کە کورد سەختی لێ دەگوزەرێ، بەڵام دۆشداماو نییە، بەڵکو گەشبین و هیوادارە بەداهاتوو. با ئەم ساڵ خۆرۆشی نەورۆز بگەیەنینە ئاسمان بۆ ئەوەی وێنەی کورد وەکو میلەتێکی زیندوو و سربزێ و سەربەرز کە هیچ سەختیەک لە مەیدان دەری ناکا و بە دڵی خۆش و بڕوای گەش دەڕوانێتە داهاتوو لە هەموو جیهاندا بڵاو بێتەوە. نەورۆز هەمیشە مژدەی بەسەرچوونی بەستەڵەک و هاتنی بەهاری بە ئێمە داوە. با ئێمە ئەمساڵ بە بەشداری هەزاران هەزار کەسیمان لە هەر کام لە ناوەند و شار و گوندەکانی کوردستان قەدری ئەو پەیامەی نەورۆز بگرین و ئەو مژدەیە بە گوێی هەموو گەلی دوور و نزیک بگەیەنین. بەخۆشیەوە ئەم ساڵ دروشمی نەورۆزی کوردستان واتە سەمای ئازادی کراوە بە دروشمی کەمپەینی نەورۆز لە هەموو ئێرانیش و ڕەقسی ئازادی بۆتە شیعاری نەورۆز لە هەموو ئێران. وا دیارە کە شیعرەکەی پیرەمێرد هاتۆتە دی
کە دەڵێ ئەو ڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کورد مژدەی بەیانی بۆ گەلی دوور و نزیکە برد. جارێکی دیکە لە کانگای دڵمەوە پیرۆزبایی نەورۆز و هاتنی سەری ساڵی نوێتان لێ دەکەم و شادی و سەرکەوتن و ساڵێکی گەش و پڕ لە بەختەوەریتان بۆ بە ئاوات دەخوازم.